بیسەرمانم سڵاوتان لەوێت هەواڵەکانتان پێشکەش دەکەین لە سەرەتاش لە سەردێر. بە ئامادەبوونی مەسرور بارزانی دیداری خوێندنی باڵای ئوردنی کوردستانی بەڕێوە دەچێت. بەردی بناغەی چەند پرۆژەیەکی خزمەتگوزاری لە ئیدارەی سۆران دادەنرێن. وتەبێژی وەزارەتی دارایی دەڵێت هیچ بیانوویەک بۆ نەناردنی موچەی مانگی 4 نەماوە. با ئامادەبوونی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان دیداری خوێندنی باڵای ئوردنی کوردستانی بەڕێوە دەچێت. بەیانی ئەمڕۆ یەکشەممە 5/5/2024 کاتژمێردا بە ئامادەبوونی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دیداری خوێندنی باڵای ئوردنی کوردستانی لە هەولێر دەستی پێکرد. دیدارەکە لە ژێردروشمی وێناکردنی ئایندا لە ڕێگەی پەرەپێدانی بەردەوام و بە بەشداری زانکۆکانی شانشینی هاشمی ئوردن و هەرێمی کوردستان دەکرێت. ئامانجلەی برەودانە بە هەماهەنگی و پەرەپێدانی ئاکادمی و زانستی لە نێوان زانکۆکانی هەردوولا. لە چوارچێوەی گرنگی پێدانی حکوومەتی هەرێمی کوردستان بە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران لە ماوەیەکی نزیکدا بەردی بناغی چەند پرۆژەیەکی استراتیژی دادەنرێت. هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران لە میانەی 14مین فیستیڤاڵی ڕۆژی ڕواندز بازاری کرمانجی ڕاگەیاند ئەنجامدانی پرۆژە خزمەتگوزاریەکان بە پاڵپشتی کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامیان هەیە و لە ماوەیەکی نزیکدا بەردی بناغی چەند پرۆژەیەکی دیکە استراتیژی لە ئیدارەی سربەخۆی سۆران دادەنرێن. هەفتەی ڕابردووش بە گوژمەی 2 ملیار و نیو بەردی بناغی چەند پرۆژەیەکی خزمەتگوزاری لە سنووری قەزای ڕواندز دانران. دوای ئەوەی بەردی بناغی چەند پرۆژەیەکی خزمەتگوزاری لە سنووری قەزای ڕواندز دانران، هەریەک لە خەڵکی گوندەکانی بنمێردە و کەڕک لە دۆڵی ئاکۆیان دەڵێن گوندەکانی ئێمە لەم پرۆژانە بێبەش کراون. قایمەقامی ڕوانزیش لە ڕێگەی زاری کرمانجی ڕوونکردنەوە دەدات و دەڵێت ئەو پرۆژانە بە پێی قۆناغ جێبەجێ دەکرێن و هیچ گوندێک لە پرۆژە خزمەتگوزاریەکان بێبەش نابێت. ئەحمەد قادر قایمەقامی قەزای ڕواندز بازاری کرمانجی ڕاگەیاند پرۆژەکان هەمویان با یەک قۆناغ جێبەجێ ناکرێن. لە قۆناغی یەکەم ئەو گوندانە ڕێگاکانیان زۆر تێکچوە و پێویستترن، لە قۆناغی یەکەم ئەو ڕێگانە چاک دەکرێن. باسی لەوەش کرد هیچ جیاوازیەک لە نێوان گوندەکان نیە و دەستی خزمەتگوزاری دەگەێنینە تەواوی گوندەکان. ئەو پرۆژانش قۆناغ بە قۆناغ دەکرێن با پێی بارودۆخی دارایی حکوومەتی هەرێم. لە ئێوارەی دوێنێ هاوڵاتیەکی دانیشتووی قەزای سۆران تەمەن نزیکەی 70 ساڵ لە سنووری ناحیە حاجی عومەران بێ سەر و شوێن بۆ تیمەکانی قەزای چۆمان بەردەوامن لە گەڕان بۆ دۆزینەوەی. لەم بارەیەوە ئەحمەد بارزان عەلیکۆ قایمەقامی قەزای چۆمان بازاری کرمانجی ڕاگەیاند بە پێی زانیاریەکانمان ئەم هاوڵاتیە شێروانیە دانیشتووی قەزای ناوەندی سۆرانە. لاگەڵ چەند کەسێکی دیکە بە مەبەستی گەشتی شاخ و هێنانی گژیگای بەهاری ڕویان کردوتە ناوچەی مێرگە درێژان لە سنووری ناحیەی حاجی عومەران کە چیون بۆ تا ئێستا نەدۆزراوتەوە. ڕاشی گەیاند 5 تیمی بەرگری شارستانی و فریاکەوتن و هێزە ئەمنیەکانی سنوورەکەمان بەردەوامن لا گەڕان بۆ دۆزینەوەی ئەم هاوڵاتیە. گوتەبێژی وەزارەتی دارایی و ئابووری جەخت لەوە دەکاتەوە هەموو داواکاریەکانی وەزارەتی دارایی عێراقیان جێبەجێ کردن و هیچ بیانوویەک بۆ نەناردنی موچە نیە. دەشڵێت ئێستا کاتی ناردنی موچەکەیە. هونەر جەمال گوتەبێژی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان لە بارەی ناردنی موچەی مانگی نیسانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە ڕایگەیاند ئەوەی لەسەرمان بووە ناردنی لیستی موچە و تەرازووی پێداچوونەوە یاخود میزانیە مراجعە بوو بۆ وەزارەتی دارایی عێراق. ئێمەش 2 هەفتە پێش ئێستا واتە لە 22 مانگی ڕابردوو ناردوومانە. بە گوتەی گوتەبێژی وەزارەتی دارایی و ئابووری هەموو داواکاریەکانی وەزارەتی دارایی عێراقیان جێبەجێ کردوون، بەڵام لایەنی بەغدایە تا ئێستا موچەکەی لا کاتی خۆیدا نەناردووە. بیانوەکان هەرچیەک بن ئێستا کاتی هاتووە موچەکە بنێردرێت چونکە ئەوان موچەی فەرمانبەرانیان دابەش کردووە. ئێمەش ئەوەی لەسەرمان بووە جێبەجێمان کردووە. هیچ بیانوویەک بۆ نەناردنی موچەی مانگی نیسانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەماوە. ئەندامێکی لیژنەی نەوت و غاز لە پارلەمانی عێراق ڕایدەگەێنێت ڕاگررتنی هەناردەی نەوت سیاسیە و مەبەست لێی لێدانن لە قەوارەی هەرێمی کوردستان. ناوبراوە مەژەی بۆشدا عێراق لە هەناردەکردنەوەی نەوت جددی نییە. نەهرۆ ڕوانزی ئەندامی لیژنەی نەوت و غاز لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند تاوەکو ئێستا چەندین لیژنە لە لێوان ئەندامانی وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان و
وەزارەتی نەوتی عێراق پێک هاتووە بۆ دووبارە هەناردنەکردنەوەی نەوت. کاری ئەو لیژنەیە تێچووی دەرهێنانی نەوت و هەموو شانە ئەو شتانە دەخەمڵێنن کە دەیکەنە ڕاپۆرت و پێشکەشی سەرۆکوەزیرانی عێراقی دەکەن. ئەوەندامەی لیژنەی نەوت و غازی پەرلەمانی عێراق ئاماژەی بەوەش داوە تا ئێستا عێراق لە هەناردەکردنەوەی نەوت جددی نییە، هەروەها بەهۆی ڕاگررتنی هەناردەی نەوت و حکوومەتی تورکیا ڕۆژانە سزای دارایی دەخاتە سەر بەغدا. ناوبراو ڕاشیگەاند ئەگەر بێت و هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە دەبێت حکوومەتی عێراق ڕێژەی بەرهەمێنانی نەوتی خۆی کەم بکاتەوە، هەروەها ڕاگررتنی هەناردەی نەوت سیاسی و مەبەست لێ لێدانە لە قەوارەی هەرێمی کوردستان. ناوڕۆڕوانزی ڕۆنیشی کردەوە تێچووی بەرهەمهێنانی نەوت لە زۆرینەی ناوچەکانی عێراق بەراورد بە هەرێمی کوردستان زیاترە، بەڵام تەنیا کێشیان لەسەر تێچووی بەرهەمهێنانی نەوتی هەرێم دروست کردووە. ئەوەشی ئاشکرا کرد یەکێک لە دۆسیە گەندەڵیەکان لە عێراق نەوتی گەیارەیە کە تێچووی دەرهێنانی و هەر بەرمیلێک نەوت 35 دلار نەوتەکەی نەوتێکی قورسە بە بۆڕی هەناردە ناکرێت بە تانکەر دەگوازرێتەوە بۆ بەسرا. لە کاتێکدا ئەو نەوتە بەراورد بە نەوتی هەرێمی کواڵێتی کەمترە و بە نرخی 10 دلار کەمتر لە نرخی جۆرەکانی دیکە دەفرۆشرێت. ئەمەش قازانجی حکوومەت لەو نەوتە هەر بەرمیلێک 5 دلارە، بەڵام حکوومەت بەمەش ڕازیە کەچی باوەڕازی نییە نەوتی هەرێم نرخی زیاتر و کواڵێتیشی باشترە هەناردا بکرێتەوە. لە کۆتاییدا دەستگای ئاسایشی هەرێم ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە ئاماژەی بە دەستگیرکردنی گەورە بازرگانێکی نێودەوڵەتی ماددە هۆشبەرەکان داوا لە کاتی دەستگیرکردندا بڕی 3 کیلۆنی و ماددەی هۆشبەری پێبووە. لە ڕاگەاندراوێکدا هاتووە بەڕێوەبەراتی گشتی ئۆپەراسیۆنەکانی ئاسایش بە هەمانگی بەڕێوەبەراتی نەهێشتنی ماددە هۆشبەرەکان و دەستگای ئاسایشی نیشتیمانی عێراق دوای وەرگرتنی فەرمانی دادوەر و کۆکردنەوەی زانیاری هەواڵگری و ورد لە سەربوونی بازرگانێکی ماددە هۆشبەر لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لە ڕۆژی 4/5/2024 توانرا تۆمەتبار دەستگیر بکرێت و لە کاتی دەستگیرکردنیدا دەست بەسەر بڕی 3 کیلۆگرامونی و ماددەی هۆشبەر و چەندین پارچە چەکی تردا بگیرێت. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە تۆمەتبار لە ڕابردوودا چەندین جار لە هەوڵی دەستگیرکردنیدا بە چەک ڕوبەڕووی هێزە ئەمنیەکان بووەتەوە و هەڵاتووە. لە کۆتایی ڕاگەاندراوەکەی دەستگای ئاسایشی هەرێم هاتووە ئێستا بە بڕیاری دادوەری لێکۆڵینەوەی ئاسایش بە ماددەی 25 لە یاسای بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکان دەستگیر کراوە و لێکۆڵینەوەکە لە دۆسیەکەی بەردەوامە. هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن شاد و سەرفراز بشین.